دیارە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە زاخۆوە تا خانەقی بە درێژایی مێژووی دامەزراندنی خزمەتی خوێندکارانی کوردستانی کردووە و ئێمە هەمیشە داوامان کردووە کە لە هەر شوێنێک ئاگرێکی سیاسی هەبێ ئێمە ئاوی ئاشتی پیا بکەین و کۆمەڵی خوێندکارانی کوردستان بەردەوام لەگەڵ ئەوە بووە کە هەموو ڕێکخراوەکانی خوێندکاران و قوتابیان یەکڕێز و تەباو و یەکگرتوو بن بۆ ئەوەی هەموو خوێندکارانی کوردستان هەموو قوتابیان ئەو دەستکەوتانە بە دەستکەوتی خۆیان بزانن. ئەمە وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان خۆشحاڵین کە هەموو ڕێکخراوەکان یەکگرتوو تەبا یەکڕیز بین بۆ خزمەتی زیاتری خوێندکاران و لە ڕوانگەی ئەوەوە ئێمە سپاسی هەواڵان یەکێتی قوتابیان دەکەین بۆ ئەو سەردانیان بەخێر بێن. دوای ماوەیەکی زۆر ئێمە یەکمان نەبینی بوو و سەردانی یەکتریمان نەکرد بوو. ئەمڕۆ هەواڵان یەکێتی قوتابیان بەستەڵەکی پەیوەندیەکانی نێوانمانی توان ئامانجمان لەو سەردان ئەوە بووە کە دەبێتن پەیوەندەکانمان پەیوەندیەکی لێک نزیک بین و پەیوەندیەکی کە خزمەت بە توێژی قوتابیان بکەن بەبێ جیاوازی ڕێگەزی ئاینی کە ئێمە هەمیشە پارێزەری مافی توێژی قوتابیانین و چ لە ئاستی وەزارەتی پەروەردەبێت چ لە ئاستی وەزارەتی خوێندی باڵا بێت.